مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە یاوەری شاندێکی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی سەردانی شاری دهۆشی کرد. سەرەتا سەردانی مەڵبەندینەوەی دهۆشی کۆمەڵی کرد لەلایەن بەرپرس و کارژێڕانی مەڵبەند بە گەرمی پێشوازی کران. لە دانیشتنێکیدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لەگەڵ مەڵبەندی دهۆک باسی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی کرد. لای خۆشیانەوە مەڵبەندی نۆی دهۆک سوپاسی ئەو بەسەرکردنەوەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و شاندی یاوەری کرد. بله ابرو دمجمه نسل نهس پیده سردانا برس فراکسیونا کمالا اسلامی الکردستان ریوبریه مامستا مل مروان ابریکه سردانا ملبند نه کمالا اسلامی که هر واسا دیال دابون ملبند سوران و سرجم کارگران ملبند سوران سردانا ما که پی خوشحالین انشالله دیرات زیاره هوید بو سرجم ملبندکان کمال اسلامی کردستان زور به خوشحال بودن دست خوشی لیتکن هر واسه بو هلویست سیاسی یه پارلمانتارت کمال اسلامی و تایبت سروک فراکسیونی کو اوه روژه دا مزراندنا وانا پارلمانی دا روله که ایجابی هبویه و حتی حده که خلکی ما الدهوی که جی جلک به خوشحالونو جاجبینن به هلویستیوا. بسم الله الرحمن الرحیم. امرو بیاوری برانی برز من لمالبندی هجدی سوران بران من لمالبندی نوی کومال اسلامی لدهوک بسر کردوا و خوازیارین که ماندوبون و کارکانیان خوای پروردگار بخاطر ترازوی حسناتیان و شوین پنزیان دیاره و کاروانی اسلامیان لیرانه برو پیش بردوا و ئیشوکارەکانیان ئیشوکاری نمونەیین و خوازیارین ئەو گەرم و گوڕیەی کە بینیمان لە برایانی مەڵبەند بەردەوام بن لەسەری و ئەو کاروانەی کە دەستیشمان داوەتێ دیارە بە تایبەتی ئێمە وەکو پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی بە جوهد و ماندووبوونی ئەوانە و بەرهەمی ئەوانە. کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکانی لە پەرلەمانی کوردستان و عێراق بەردەوام لە بەرەیگەلدابوونە و داکۆچیان لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. بۆیە ئەمە بۆتە جێگای ڕەزامەندی هاوڵاتیان و هاڵوێستەکانیان بەرز دەنرخێنن. ئەم وەک خەڵکی پارێزگا دووکێ بۆمە ڕوون و ئاشکرا بوویە هەلویستێ فراکسیۆنا کۆمەڵا ئیسلامی کوردستان لە پەرلەمانێ کوردستانێ نەک تەنێ هەندێک نوێسان بووینە. هەلویستێ فراکسیۆنا کۆمەڵا ئیسلامی کوردستان ئەب تەمامەن ئەب تڕابردوویدا ژی مەدید ئەت بەرژەوەندیە خەڵکی هەرێمێدا بوویە. الحمدلله کومدید دنگ ما یت کمال اسلامی کردستان بلاش نچون اف دنگ تنید برجواندیا خلق کردستان همیه دابین و خلقه که اف چنده بچاو خواجی دید. هاوکات سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و شاندی یاوەری لە شاری دهۆک سەردانی چەندین مامۆستای ئاینی و کەسایەتی و ڕیسپی دەڤەرەکەی کرد. ئازادۆمەرەوەی کەناڵی ئاسمانی پەیام دهۆک.